الحەمدولله براکەی من تۆ چنێکت پێخۆشە ئێمە زیاتر دڵخۆشین بەڕاستی کە خوای پەروەردگار ئەو ڕێزەی لێ نابین لە ستافی کەناڵی ئامۆژگاری بە مامۆستایان و کارمەندانەوە و بە خێرخوازانەوە کە هەر کەسێک دینارێک دەبەخشێت بۆ بەردەوامبوونی ئەم کەناڵە هەر هەموو بەڕاستی خۆشحاڵین بەوەی کە الحەمدلله بەرهەمی هەیە ئەوە تا بەڕێزت دەڵێ خۆم و عائیلەم ئیستیفادەمان کردو و خوای گەورە بەهۆی ئەوە گەڕاندوینی و هیدایەتی داوین زیاتر و دوعای خێریش بۆ ئێوەی بەڕێز دەکەین خوای گەورە زیاتر هیدایەتی ئێوەش و ئێمەش بدا زیاتر ئیستقامەتتان بداتێ ئەخیرتان خێرکا براکەم بوو نەمای دڵخۆشی بۆ ئێمە بەڕاستی الحەمدولله خوای گەورە دڵخۆشی دنیا و قیامەتتان کە خوای گەورە عیبادەتەکان لە هەموو لایەکمان قبول کە و نیەتمان خاڵس کە یا ڕەبی و لێرەشەوە دەیڵێم ئەی ئەو کەسانەی کە الحەمدولله دەستی خێرتان درێژ کردووە بۆ کەناڵی ئامۆژگاری ئەمە بەرهەمەکەتانە ببینن کە الحەمدولله عائیلە بە کاملی خوای گەورە هیدایەتی دەدا بەهۆی کەناڵی ئامۆژگاری و ئەمە یەکێکە مشتێکە لە خەروارێک بە فەزلی خوا دەیان و سەدان و بگرە هەزاران کەس الحەمدولله خوای گەورە هیدایەتەوە بە سەبەبی ئەم کەناڵە بە من بەڕێوە ناچێت بە تەنها با من بتوانم قسە بۆ ئێوە بکەم کارمەندا بەڕێزەکانیش بتوانن ئیشی فەنی و هونەریەکان ڕێکخەن ئەی کەسێکی دەوێت کە هاوکاری مادی بکات و بۆ ئەوەی بەڕێوە بچێت و بەردەوام بێ بەخوا هەر هەمووی شەریکە ئینشاءالله لەو خێر و لەو ئەجردا هەمووشی بە جیهاد حسابە ئینشاءالله هەمووشی بە سەدەقەی جاریە حسابە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ سەبع یەجری للعەبد فی قەبره وهو مەیت یەکەم شت من علم علما حوت شت هەیە ئەجرەکەی بۆ خاوەنەکەی دەڕوا دوای مردنیشی کە لە قەبرەکەشیدایە یەکەم شت بڵاوکردنەوەی علم بڵاوکردنەوەی دین جا من بم کە قسەکە دەکەم مامۆسایەکی تر بێ یا کەرمەندێک بێ کە لە پشت جیهازەکانەوە لە خزمەتدایە یا تۆبی کە دەستی یارمەتی مادی درێژ دەکەی هەمومان هۆکاری بڵاوبوونەوە ئەو علمین و سەدەقەی جاریە ئینشاءالله بۆ هەر هەمومان دوای مردنیشمان ئینشاءالله خێر بۆ هەمومان دێ بارەکە الله فیکم بەڵێ فەرموو